هاوڕێ کەریم ئەحمەد لە شاری هەولێر دەمێنێتەوە و لای ماڵە ناسیاوێکی داپیرەی کە خێزانێکی بەڕێز دەبن بە ناوی بنەماڵەی تیتۆ لە گەڕەکی عارەبان نیشتەجێ بوون. 1933 بۆ 1934 دەیخەنە بەرخوێندن لە قوتابخانەی ئەربیل الثانیە کە خوێندنتیایدا بە زمانی عەرەبی بوو. وانی چلەی ماتەمینی سەرکرد شکرا للرفیق. ئێمە نەک پێویستمان بە چاکسازی هەیە، پێویستمان بە شۆڕشی چاکسازی هەیە لە پێناوی ڕزگاری میلەتەکەیە، بەرژەوەندی گشتی، چاکەی گشتی و مەسەلەیەکی جەوهەری ئینسان. سەبارەت بە ئێمەش وەکو پارێزگای هەولێر ئەو پێشنیارەی هاوڕێی دکتۆر کاوە بە دڵنیاییەوە بە شانازیەوە لەگەڵ ئەو لێژنەیە کە بڕیار لە سەردانانی پەیکەریان سیما و ئەندازەی شار دەداتن بە دڵنیاییەوە شانازی بەوە دەکەین وەکو هەولێری پایتەختی هەرێمی کوردستان پەیکەری ئەو سەرکردە و تێکۆشەرە لە شوێنێکی شیاو بە هەولێر لە شوێنێکی شیاو بە مێژووی پڕ لە سەروەری ئەو سەرکردەیە جێگایەک بە تاکید دیاری دەکەین. منداڵ بوونە کە باوکیان کۆچی دوایی کردووە. مامۆستا کەریم ئەحمەد سەرجەم شەیدانی ڕێگای ڕزگاری خوازی نیشتیمان مامۆستا بە ناوی لێژنەی کاری هاوبەشی چەپی کوردستانی نێگەرانی خۆمان بۆ کۆچی دوایی هاوڕێ کەریم ئەحمەد ڕادەگەینین و ئازاری ئەو کۆستا ڕایسەکاندین و یاد و یادەوەریەکانی پند و وانەی بەسوودن بۆ خەبات و تێکۆشان. هاوڕێ کەریم ئەحمەد لە میانەی 100 ساڵەی تەمەنیدا زیاتر لە 80 ساڵی بەخشی بە خەبات و لە پێناو نیشتیمانێکی ئازاد و گەلێکی بەختیار. ڕایگەیان سیستەمی فیدراڵیەت بۆ عێراق یەکگشتیەکان بوو. هەمیشە لەگەڵ نەهامەتی و ناخۆشی ئەگەر خاکی لەسەر ئەساسی دەسەڵاتدا بەشکرد بێ بڕوا یا بە بڵێن لاوازی لە بەهای من کەریم ئەحمەد لە گوندی باقەرتە و کەسمەزان لەدایک بووم لە ساڵی 1922 لە هەولێرە چوومە مەکتەبی ابتدایی تەواو کرد.